یانەی سیروانی نوێژ درێژەی بانجام باشەکانی دا و شکستی دووچار یانەی قەڵاتزێ کرد. هەفتەی چوارەمی خولی نایابی کوردستان کۆتایی هات. لە یەکێک لەو یاریانە سیروانی نوێ لە سەر یاریگای زانکۆ پێشوازی لە قەڵاتزێ کرد. پرتەقاڵی پۆشەکان با گۆڵێکی خێرا دەستیان پێکرد کاتێک ناوبژیوان لە خولەکی چوارفیکەی لێدانی سزای لێدا و سوهەیب تەها سەرکەوتوانە جێبەجێ کرد و توانی سیروانی نوێ بە یەکەمین گۆڵ پێش بخات. لەم لێدانە ڕاستەوخۆیە یاریزانانی سیروانی نوێ داوای گۆڵیان دەکرد، بەڵام ناوبژیوان بە نەخێر وەڵامی دانەوە. سەرنجام نیوەی یەکەم بەو تاکە گۆڵا لە سوودی سیروانی نوێ کۆتایی هات. لا سەرەتاکانی نیوەی دووەمدا قەڵاتزێ گورزی خۆی وەشاند. لە خولەکی 49 فەرحان شکوور ئەنجامەکەی بۆ قەڵاتزێ یەکسان کردەوە. هەرچەندە دوای یەکسانکردنەوەی ئەنجامەکە یاریزانانی قەڵاتزێ کۆنتڕۆڵی یاریەکەیان گرتە دەست و نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن، بەڵام بە پێچەوانەوە لە خولەکی هەفتە ئایا دیاری واژووی لەسەر گۆڵی دووەم و پێشکەوتنی سیروانی نوێ کرد. لە خولەکی هێشتاویەکیش هێمن هیوا هێندەی دیکە یانەی قەڵاتزێی بێ هیوا کرد کاتێک گۆڵی سێمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. هەرچەندە پێش کۆتاییەکانی یاریەکە یانەی قەڵاتزێ گۆڵی دووەمیان لە ڕێگەی سەلام عەبدوڵڵاوە تۆمار کرد، بەڵام لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە سەرکەوتوو نەبوون و یاری بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە سوودی سیروانی نوێ کۆتایی هات. گرتنی ئەو لێدانە سزایە کە من قسەی لەسەر ناکەمەوە ئیشی ناوبژیوانە مەسەلە لەبەرەوەی لە منەوە دوورە خۆی بڕیان دەدات، بەڵام لە سەرەتای دەقەکانی سەرەتادا کاریگەری خراپی دەرونی بۆ سەر یارزانەکانمان هەیە. بەڵام ئیدی ئەمن بەڕاستی داوای لێبردن لە هاندەرانیانی قەڵاتزێ دەکەم. ئێمە لە ئەو یارانەی کە ئەنجاممان نەبووە کوشتەی دەستی هەڵەی فەردی یارزانەکانین، ئەگەر نا بەڕاستی وەکو تیب وەکو تەکتیکیان یاریێکی باش دەکەن فەریقەکە. سیاریمان کردو پێشتر، بەڵام لە دوای سیاریەکە دەوری وەسا بۆ 2 هەفتە یەک تۆز لەو وەسانە تۆزێ ئێمە بڵین سلبیاتی و ئیجابیاتی ئەمڕۆ بە تیپەکەمانەوە زۆر دیار بوو. بدایەتی یاری بەباشی دەستمان پێکرد، گۆڵمان هێنا، بەڵام یەک تۆز ترس بڵین بە یارزانەکانمان دیار بوو. ئەوش تاکیدمان کرد لەسەر لە تیپەکەمان کە ئێمە گۆڵەکەین مەکشێنە دواوە تێگەی ڕێتی خۆتان تێک مەدن، بەڵام لە کۆتاییدا سوپاس بۆ خۆتوانیمان بگەڕێنە جەوی یاریەکە. ئەم یاریێکی قورس بوو ئێمە وەسواس بخوا ئەم هەفتەیە ئیشی باشمان کردبوو لەسەر ئەم یاریە، ئەوەی کە ڕاهێنەر بۆی دیاری کردبووین توانیمان بە باشی دەست بە یاریەکە بکەین. سەرەتاکان توانیمان گۆڵ تۆمار بکەین، ئیتر عادەتەن تیپکە گۆڵ تۆمارەکە تیپی بەرامبەریەتە پێشەوە بۆی ئەنجام یەکسان کاتەوە، ئەوش وارد بوو لە یاریەکە کە ڕووبا، بەڵام لە جەمی دووەما سپاس بخوا هەر لە سەرەتای یاریەکەەوە ئێمە باڵا دەست بووین. ئەلحەمدوللا توانیشمان یارەکە کۆتایی ببێنیمە بردنەوەی خۆمان. بەو شێوەیە یانەی سیروانی نوێ با کۆکردنەوەی 7 خاڵ لە 4 یاریدا پلەی دووەمی خولی نایابی کوردستانی گرتووە. لە بەرامبەردا قەڵاتزێ تەنیا 4 خاڵی کۆکردوێتەوە و لە پلەی 8ەم دەبینرێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.